لطالقجي من دالكي عمري خاوريش جولانيم بۆ دیلانیەی پەپولەیەکی باڵ هەڵوەریوی شانزەی سێ هەڵخستوو ڕەشماڵێک بۆ کزەبا و پۆپەشمینێ بۆ ئاوی خنکای ڕاکشا و ئاهینال ئاهون نزای چەپکەتەمێکمدا دەست درەختی چاوەڕوانی مەرقەدی پیر محەممەد و مزگەوتی جامیعە من لە شەشی شوباتەوە خەونی چایەکی وێڵم چرنووکی خەمی لە دەستدانی تۆ ئەمڕنێتەوە و با ڕێزەیەکی سەرگەردانی وەکو دایکت ئەمدا بەدەم کە ڤەژیلکەی ئاهوناڵەیەکی نادیارەوە من لە شەشی شوباتەوە دەستی لە زۆکی ئەسرین و ئاوێنەیەکی ورد و خاشی بەخت و کورسیەکی شەل و تەزبیحێکی پچڕا و من لە شەشی شوباتەوە هەنگە زەردەیەکی پورەی خاپور و من لە شیلەی زمانی خۆمدا خنکاوم. ئەم کتێبە 362 لاپەڕەیە لەسەر ئەرکی بەڕێز مامۆستا سالاری بازیان چاپ کراوە لە چاپخانەی کارۆ لە سلێمانی هەڵبەت نزیکی 20 کە ساوکاری منیان کردووە ناوەکانم نووسیە بۆی پێویست ناکە ئێستا ئاماژەیان پێ بم دوای ئەم مەراسیمی هەڵەبجەکە ئەمڕۆ لە مەراسیمەکە لە ڕاستیە شایانی گەورەی کەسایەتی کاگوریا بوو بە ئامادەبوونی کۆمەڵە کەسایەتی سۆر لە بنەماڵەکەی و لە ڕۆژنامە نووسان و تەنانەت خەڵکی دەرەوەی سلێمانی و شارەکانی تریش دوای ئەوە ڕۆژی دووشەمەی داهاتوو لە شاری سەیسایەقی خۆشەویست لەگەڵ سنتەری گەشەپێدان کۆڕێکمانە بێت و ئەگەر دەرفەت هەبوو لە هۆڵی خاکیش لە سلێمانی بەنیازی نەگەر کتێبەکان بەشی کرد کۆڕێکی ترمان هەبێت گرنگی ئەم کتێبە لەوایە کە کارێکی دوکمنتاریەوە بوو یەکەم جار لەسەر ڕۆژنامە نووسێک کە ژیان و مردنی ئەکرێ بە بەڵگەنامە.